بورجی ئیڤڵ ئەو بورجەی ملیۆنان خەونی لێ هاتووەتە دی کە من ئەو پرۆژانەی بەهۆی بۆنەیەکەوە دروست نەکرێن و لە پەلەکردندا پڕکەم و کوڕی نەبن، بەڵام بۆ بورج و تاوەری ئیڤڵ پێچەوان هەیە. ئەو ئەگەرچی لابەر پێشەنگا و بە ماوەی کەمتر لە 3 ساڵ تەواو کرا، بەڵام بوو بە تاجێک و تا ئەمڕۆژ ئەگەرچی دەیەها تاوەری بەرسەر دروست کراوە، بەڵام هێشتا نەتوانراوە ئەو شکۆیە بەدەست بێنن کە ئیڤڵ پەیدای کردو. بینینی ئیڤڵی کرد بە خەونێک لە زەهنی هەموو کەسدا. بەرواری دەی مانگی هەشتی ساڵی 1887 دەستکرا بە دروستکردنی بورجێک کە لەلایەن ئەندازیار گۆستاف ئیڤڵ نەخشەی بۆ کێشرا بوو. دواتر هەمان ناوی ئەوی وەرگرت. دروستکردنی ئەو تاوەرە ئاسنینە بەرواری 2 مانگی 3 ساڵی 1889 تەواو کراو. دروستکردنەکەی بە 3 قۆناغ جێبەجێ کرا. بەرزی تاوەرە ئاسنینەکە 324 مەترە و باپەی سەرچاوەکان باس لە ڕێژەی ئاسنی بەکارهاتوو دەکەن لە تاوەرەکەدا کە دەخەمڵێنرێت بە 7300 تەن، ئەگەرچی هەندێک سەرچاوە ئەو بڕە بە زۆر دەزانن و ڕێژەکەی بە کەمتر دادنێن. پێکاتەی ئەو بورجە لەبەرەوەی لە ئاسن دروست کراوە، بۆ پێشگرتن لە ژەنگ هەڵهێنانی هەر 7 ساڵ جارێک بۆیاخێکی تایبەت دەکرێت کە بڕی پێویست بۆ بۆیاخکردنەکە 60 تۆنە. بەهۆی بەرزەکەیەوە ژمارەی ئەو پلیکانانەی بۆ سەرکەوتن تا گەیشتن بە لووتکەی تاوەرەکە بریتیە لە 1665 پلیکانە. لە جەنگی جیهانی دووەمدا دوای داگیرکردنی فەڕەنسا لەلایەن ئەڵمانیاوە، هیتلەر نەیتوانی سەرجەم پلیکانەکان ببڕێت و لەوێوە جاڕی سەرکەوتن بدات، بۆیە لە بەردەمی بورجەکەەوە وێنەی سەرکەوتن دەگرێت. ئەو بورجە ئاسنینە ڕازاوە بۆ بەڕووناکێشنەوەی پێویستی بە 20,000 گڵۆپە. بورجەکە ئەگەرچی لە ئێستادا لە تەواوی جیهاندا زیاتر لە 30 هاوشێوەی هەیە، بەڵام هەمویان کۆپیکراوێکی دووری ئەو شێوە هەندەسیەن. تەنانەت لە زۆرێک لە ماڵەکانی جیهاندا ئیڤڵێکی بچووکراوە لەسەر مێز یان کتێبخانەکەیاندا هەیە. پێکاتی ئاسن بەهۆی گەردەکانیەوە گۆڕانی بەسەردا دێت و شارەزایان دەڵێن لە وەرزی زستاندا بەهۆی گەردەکانیەوە 6 ئینچ دەچێتە ناو یەکەوە و باپی هەندێک سەرچاوە ئاماژە بە 10 ئینچ دەکرێت. بودجەی خەمڵێنراو بۆ پرۆژەکە 1.5 ملیۆن یۆرۆ بووە کە بە ماندووبوونی 1800 کرێکار کاری تێدا کراوە و ساڵانە بە ملیۆنان کەس سەردانی بورجی ئیڤڵ دەکەن لە پاریسی بووکی ئەوروپا. ئەگەرچی بورجەکە بڕیار بوو دوای 20 ساڵ هەڵوەشێنرێتەوە و لا بدرێت، بەڵام نەک هەر لا نەبرا، بەڵکو بوو بە دارێک و پاریسیش بوو بە ڕێگەکەی.